بەڕاستی ئەمە شۆک بووم کە ئەندام پەرلەمان یاسین خدرم دیت بەڕاستی. سلااو ڕێز کاک ئیسماعیل، بەڕاستی ئەو هێرشە تیرۆریستی دوێنێکرایە سەر جەنابەت هەمومانی دڵتەنگ کرد. دەتوانی پێمان بڵێ شێوازی تیرۆرەکە کارە تیرۆریستێکە چۆن بوو؟ سپاس لۆ جەنابەت کاک ڕەنزدەر. بەڕاستی ئەمە دوێ چالاشێکمان کرد، پرۆدیستۆیەشی ئەندام پەرلەمانێکی گۆڕانمان کرد. دیارە لە چەند ڕۆژی ڕابردوو چەند ئەندام پەرلەمانێک هاتینە وڵاتی بەریتانیا لە شاری لەندەن لە بۆ سەفرۆ سیاحی خۆیان بەڕاستی دوور لە پرۆتۆکۆل و دوور لە وەفد و ئەوشتانە ئەوانە لۆ خۆشی خۆیان هاتینە لۆ بەرژەوەندی گشتی نەهاتینە. بەڕاستی ئەمن پرۆدیستۆیەکی بەرامبەر ئەندام پەرلەمان یاسین خدر کرد کەچی چەند ساعاتێکی پێچوو ئەم بەڕاستی دوێنێ کاکشیوانم لەگەر بەوانە تاقیبی منیان کرد هەتا کاکشیوانم لەگەر دابڕە تەلەفۆنیان لۆ کردم بە حساب باڵم بۆ ئەندام پەرلەمانی یەکێتی لە شوێنەکی لە مەتعەمەکی ئیتالیا بچین پرۆژستۆی بکەین، بەڵام بەڕاستی وانە بوو. ئەمن ئەو کەسەم دەناسی لە بەندێ لەگەریان سواری سیارەی بووم، بەڵام بەداخەوە لە باش دەدەقە چارێکێکی ئەمنیان سواری سیارەشە کرد بە چار سیارەی ئەمنیان بردە شوێنێکی بەڕاستی بە شێوەشی زۆر نامرۆڤانە، بە شێوەشی زۆر درڕندانە، دوور لە هەموو بایەشی ئینسانی بەڕاستی ئازاریاندام. ئازارەکانیش بەڕاستی بەدەستم دیارە. داوایان لێ کردم ئەمن لای بەشی لەسا یاسی خدری بکەمەوە کە داوای لێ بردم بکەمەوە. بەڕاستی ئەمن ئەوم ڕەت کردەوە. ئیدی بەڕاستی زۆر عەزیەتیاندام، یعنی بە هەموو شتێکی عەزیەتیاندام. لە پاشان یاسی خدر هاتە خوارێ بەدری خۆی سوکایەتی پێکردم. بەڕاستی ئەمە شۆک بووم کە ئەندام پەرلەمان یاسی خدرم دیت. بەڕاستی ئەم زانیتم ئەندام پەرلەمانی کوردستان ئیشی یاسادانانە، بەڕاستی نەمزانیە ئیشی بەڕاستی مافیاوی زۆر ئاساییە. ئەم لە وڵاتی دەژیم مەلیکی ئەو وڵاتەی چەند مانگ پێستاکە هێرکە تێکرایە، یعنی ئەتو نەبووە بە 15-16 کەسی بە چار سیارەی ئەمن بفرێنی بە تونتری شێوە ئەمن ئەشکەنجە بدەیت. کەسی بەڕاستی یاسین خدر بەخۆی سوکایەتێکی زۆری پێکردم، ئەوە قابلی قبولکردن نییە. ئەوە یەک. دوش ئەمن بەڕاستی دەموساوم خیم بوو. یاسین خدر داوای لێکردم ڕسمەشی بگری على اساس لە ئەکاونتی خۆی براو بتەوە، هەتا شاید بۆ شایدی دەموساوی سڕیم گوتی من لە سۆشیال میدیا ئەمن گوتم ئەوە برادەرمە ئەمن براو دەکەمەوە. ئیدی من بەڕاستی گوتم بە هیچ شێوەشی پەرلەمانتاری گۆڕان لە قوربانیەوە نیجاران هەموو ئەوانەی گۆڕان و قوربانی دەسەڵاتی پارتی یەکێتی بوون، کەچی پەرلەمانتاری گۆڕان لە 2023 لە پاش کارێکی ڕفاندن ئەو تەبان بە هەموو پێودانگە کارێکی تیرۆریستیە لە پاش ئەوەی دوومچوی سڕیەوە دەویست وێنەر لەگەر بگری و خەڵک هەڵبخەڵەتێنی بەتەکید. بەڵام ئەمن ڕەتم کردەوە. ئیدی هەندێک بەڕاستی قسەی دەکرد هەر دوور بوو لە هەموو بایەکی ئەخلاقی هەموو ئینسانێکی نەگی ئەو کابرای کۆمەڵە قسەی ناشیرن، کۆمەڵە ئیهانەکردن بەڕاستیەوە قابلی قبولکردن نییە. لە پاشان بەڕاستی من قەلبم ئازارەشی یەکجار زۆریە بوو، قەلبم هەموو خیم بوو. پۆلیس ئەمری هینا خستەخانەی بەڕاستی من ئەو شۆ لە خستەخانەی بووم. ئێستاش لە کاکشیوانی مەدەسمە پۆلیس ستێشنی بەڕاستی داوای یاسایی لە سەیەک بەیەکیان تۆمار دەکەم، کەسەکانیش هەموو ناسرانە. دوش بەڕاستی ئەمن لە پەرلەمانی بەریتانیا شکایەت لە یاسی خدری دەکەم لە بۆی ئەوە ئەندام پەرلەمانە بە فیزا هاتە ئەو وڵاتەی دڵنیابە زۆر بەتوندی ئەو بازەی دەکە بەرامبەرە منی کرد لە بۆی ئەمن شتێکی ئەوام نەکرد بەو شێوە درڕندانە ئەوە ئەمن ئازاردن. ئەم ڕاستی کا ڕزدەر ڕفاندن خاصن لە ئەوروپای گەورەترین جەریمەیە. یعنی ئەو گروپی ئەمنیان ڕفاند ئەوە بەڕاستی ئەو مافیا بوون. مافیا لە ناو مافیایەکانیش ئەندام پەرلەمانەشی بزوتنەوەی گۆڕانی تێدا بوو. بەڕاستی ئەمە شۆک بووم شۆک. ئەمن لە وڵاتەکەی خۆم لە بۆی هەراتیمە کە یاسا سەروە نییە. ئەمن قوربانی دەستی ئەو حیزبەی یاسینیمە بەڕاستی کەسی کاک یاسین بەخۆ بە چار سیارەوە بەدری خۆی ئەمن ئەشکەندە دەستدا و ئەمن ئازاردا و بەکدری خۆی سوکایەتی بە من دەکا. یەکەشیان سەقوی ڕادەوەشێنی بەڕاستی سەخۆک بە من جێم کەتیە، قڵک بە پەنجەم کەتیە، قڵک بەسەرم کەتیە. ئەوە
قابلی قبولکردن نییە بەڕاستی ئەو کەسانی هێرشیان کردە سەر من هەمووش ناسراون هەمووش دویان یە چاپاکات فرۆشە هەمویان دەناس هەمویان باش دەناسین لە بۆی بەڕاستی ئەوانە داوایان لە من کرد بەسەخت لە پاش حەزیەتدان و لە پاش سوکایەتی پێکردن داویست داوای لێبوردن بەم بکەم بەڕاستی ئەمن ڕەتم کردەوە ئەوانەش هەرچی پێیان کرا کردیان بەڕاستی دەبی چاوەڕی بازەکەش بن لە بۆی ئەمن لە وڵاتەشی دەژیم یاسا سەروەرە باوڕم بە یاسا و قانونی بەریتانیا هەیە لە باندی هاتیمەوە وڵاتەی ئەمن قوربانی دەستی سەتەکانی کوردایەتیمە دڵنیا بە ئەوانە هێرشیان کردە سەر من زۆر بەتوندی بازی دەن تایبەتی ئەو پارلەمانتارە بە تایبەتی یاسین هەر زۆر بەتوندی ئەوەی دە لە بۆی بەڕاستی سوکایەتیشی بەدری خۆی پێکردم بە فەرمانی ئەو بووە کاک ئیسماعیل ئێستا تۆ لە خەستەخانە ماوی یان لە خەستەخانە دەرچووی و خەریکی چیت ئەمن بەڕاستی ئەو شۆ لە پاش کەوەی زۆر عزیەتیاندام هەتا ئەو دقیقە قسە لەگە جەنابەت دەکەم بەڕاستی چەند دقیق دەبی لە خستەخانەی هاتیمە دەرێ لە کاشیوانیەوە بەرەو پۆلیس ستیشنی دەچین بەڕاستی من داوای یاسایی لەسەر هەمیان تۆمار دەکەم لە بۆی پۆلیس ئاگادارە پۆلیس ئەمنی نایتە خستەخانەی دووش بەڕاستی کاک ڕەنزدەر پۆلیس ئەمنی ئاگادار کردەوە هەندێک زانیاری هەیە بەڕاستی ئەمن ئەو زانیاریانی کە پۆلیس بەمنی گوتی بەڕاستی ئەمن لۆ پۆلیسی بەجی دێلم لە ڕووی یاساییەوە لە ڕووی قانونیەوە ئەوان ئیش خۆیان دەگەن هەموو ناسرانە تەلەفۆنیان لۆ من کردی ئەوانە بە فێر ئەمنیان بردیە حالەسا چالاکی بکەین کەسی ئەوان ئەمنیان ڕفاندیە سەر ڕای ئەوەش ئەمنیان تهدید کردیە وەچی ئەمنیان بەجێشتە شکایەت بکەی یان یەک جاریتکە یەک شتی بکەی زۆر بەتۆندی بازیت دەی هەمووشتە شم بە پۆلیسی گوتیە بەڕاستی پۆلیس ئەو گروپەی بە مافیا لە قەرەمدا لەوانە لە بۆی ئەوانە ئەمیان ڕفاندیە ڕفاندنیش بە خۆ دەزانی جەنابەت لە ئەوروپا دەژی ڕفاندن لە ئەوروپای بەڕاستی جەریمەشی زۆر گەورەیە دەستەکان خۆش بکاک ئیسماعیل زۆر سپاس هیوای تەندروستێکی باش لۆ دەخوازین بە هیواین ئەو بکەرانی ئەو کارە تیرۆریستی بە زووترین کات بگەنە سزای خۆیان زۆر سپاس لۆ جەنابیشت کاگرانز دەربەڕاستی ئەوە دوونێکە دەمەوێت ئیزافەشی بدەم ئەو ئەندام پەرلەمانە گوایە لە بۆ دەستگا ڕاگەیاندەکان قسەی کردیە ئەمن على ئەساس بە فێر چوویمە ئەو ئەدرێسی لۆ من دایتی کاک من تەلەفۆنم نۆ کردی داوای ئەدرێسم کردی ئەمنی بلۆ کردی بەڕاستی ئەمە نای شارمەوە بەڕاستی کاک شیڤان زانیاری وەگرتیە واللهی 3000 بە وەڵی کاک شیڤان ئەدرێسان و کاک شیڤانی وەگرتیە ئەخلاقیان ئەوە ئیشی منە کابرا ئەدرێسی ڕوانکە ئەمە بچین ببینین سوکایەتی پێ بکەین پرۆدوستۆ بکەین هێلکەی وارین بکەین بەڕاستی حی بە درۆی بەدەی من دەکات زۆر بەو بابەتە تێک چووە دەرێ ئەوی ئەمن لۆ جەماعاتی ئۆپسیاری لە من کرد باشەوە کارەکەی چییە ئەتو گوری لە ئەوەندان پەرلەمانەی دەبی دەی ئەمن هێلکە با گوتم شێروانی هاوڕێمە و بگرێ برامە جەماعاتی بادیان ئەو کابرای لە هەموو دەرسەکی پەرلەمان وجودی هەبووە بەڕاستی مووقیفەکانی وی کردیە گوری بەم خۆزگە زەنابیشتەوە گورم لۆ بینابە گوتی لۆ ئەمن چم کردیە گوتم ئەتوو بەشداری لەو حکوومەتەی کە ئەو حکوومەتە پەرلەمانەکە بەسە چووە بەڵام دڵنیا بە کاگرانزدەر زۆر بەتۆندی بازی و هەڵەیان کردیە کە بەڕاستی ئەوی بەرامبەرمنیان کرد قابلی قبولکردن نیە خاصن لە بەریتانیا ئەوانە دەزانی کاگرانزدەر لە چێدرە ئەمنیان فراندیا ئەوانە لە زۆنی دوو ئەمنیان ڕفاندیا يعني 20 دقيقة لما رمانيكي دور نبوي ما وانا امنيان فرانديا لا زوني دو بفير امنيان فرانديا امنيان برتا باركشي بدري خوان امنيان عزت دا بس ساتور هر مستجيبات كتبي او بدنياي او شرفة او مستانا امال سر دزي ولا سر خزي كومالاتي توشي او بابتانا نبوينا او كهي امال سر قوت وما في او خلقي لبرجواندي قشتي او خلقا تووشی ئەو کارە تیرۆریە بووینەوە بەڕاستی ئەوە کارەی تیرۆریە کارەی ترسنۆکانەیە کاک ئیسماعیل ئەو پەڕی دەبی شانازی بەخۆیەوە بکە لەبەر ئەوەی لەسەر حەق لەسەر مافی خەڵک ئەوای بەسەراتیە بەڕاستی کاگرانزەر ئاخر قسەم ئەوەیە بەڕاستی ئەمن بە هیچ بارەشی لەو کەسانە خۆش نابم لە بۆی بەڕاستی ئەم بەتاختنێ بووم ئەوان 4 سیارە بوون بەخوای بەعاد دەکەین بەخوای 15 و 18 کەسی دەبوون يعني ئەوی بەرامبەر منیان کرد باوڕکە پێم وابی جەنابەت ئاگاداری خۆزگا وەڵی شەرمم کرد ئەو کاتی لایڤی بکەمەوە دەموچاوم هەموو خیم بوو برینەکانیش
هەموو بەدەستم دیارە و پۆلیسیش تەقریری توبی و هەموو شتەشیش وازعە ئەوان جیان دیارە لەندەن بە سپۆنسەری یاسین خدری ئیشی خۆیان کردیە وشکابرینی بی چاوەڕی بازەکەش بکەن بازەکەش هەرچ بیتن زۆر 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 بەتوندی دەمی قوبولیش کرد لەبووی ئەو کەسانە ناسرانە یاسین بەپێ نییە بە هەمیان لە منیاندایەتە ئەو لە قەلبم نمایە یاسین بەپێی لە سینجی مندا دەرە خۆستا لە بە منەبی دەتکوشن گۆرانەی کە قوربانی ئەو دەسەڵاتی بوو ئێستا بوویتە جەلات کاگرنزەر پێم وابی جەنابەت زانیاریت هەیە لەسەر جەنابەت من ئەمە قوربانی دەستی گۆڕانم بەڕاستی قوربانی حیزبەکەی کاگیاسینی مە باوڕکە ئەمە شۆک بم یاسین خۆزگە یاسینم نەدیت باە لە بۆی دەم گوت ئەوە پارتیەکانن بەڕاستی بەڵام والله وەم پێ گوتم خۆزگە ئەتۆم نەدیت باە خۆزگە لە بۆی ئەمن کار و چالاکی من قوربانی دەستی ئەو بزودنەوەی گۆڕانەما کەچی کاگیاسین بە گروپەشی دونێشەی ئاهای لە من کرد فەرمو بەچوی خۆ دونێ ئەمەە دیت کوی ئەمریان عزیەتدایە دەموچاوم چی بە ساعتیە چە خۆشیان لە جێمدایە چە خۆشیان لە دەستمدایە یعنی بەڕاستی ئەوە قابلی قبولکردن نییە دوش ئۆندەی گوتمان ئەو کفایت بی ئیشاڵڵا ئەوەکە لۆ پۆلیسی بەزی دێرین هیوادارم پۆلیس بە ئیشەکانی خۆیان هەست هیوای تەندروستیەکی و چابوونەوەی زۆر بە خێراییت لۆ دەخوازم دووبارە غەمبارم بەوەکە ئەو هێشەکرایە سەرجەناب زۆر سپاس کاک ئیسماعیل زۆر سپاس زۆر جەنابی کاگرم دەرس